وەختە کە دێتە سەر دەقەکانی دادگا کە وەکوتم لە ساڵی 1970 دەقی دادگایی کردنەکەی شێخ ئێستا تەرجمە کراوەتەوە لە مجلەی جێرشیمە بڵاو کراوەتەوە لە ژمارە 4 کە تەلەبەی کورد دەریانەکە لە جامعی ئەستەمبول نازانێ سەش دەرەچێیان نە کە بەم شێوەیە دەست پێەکە لە سوالی یەکەم دوای ناساندنی شێخڵەن شێخ تۆ لە کوێ دەرست خوێندووە سعید ئەڵێ دراسی من لە دراسی مەدرسە عیلمیە ئیسلامیەکانە لە موش و مەلازگورد و لە باڵوو یعنی ئەو شوێنێکی خۆی لێ بووە خەڵکی ئەوەیە ئەڵێ یعنی تۆ لە مەدرسەی دینی خوێندوتەیان هی حکومی و لە بەردەستی چێە دەرست خوێندووە ئەڵێ من لە مەدارسی دینی دەرسم خوێندووە یەکەم جار لە لای مامم شێخ حوسەینی پاڵووی پاشان ئەو مامۆستای یەکەممە پاشان لە سەردەستی شێخ محەممەد ئەمین ئەفەندی کە مفتی ئەو ناوچەیە هەروەها شێخ عەبدوڵڵا کە لە مەلازگورد و شێخ موسا ئەفەندی لە خەنس و لەو شوێنانە باسی ئەواناکە ئەڵێ چیت خوێندووە دەرس ئەڵێ کتێبەکانی ئەنوار و محرر و نەحو و صرف و معانی و الئیشارە و البەیان و البەدیع و العقاید و ئەم کتێبانە طبعا هەروەکو و سەردەمانە ڕیزی پیاگرە و کتێبانە باسەکە دوای ئەڵێ دادگا لێ پرسێڵێت چۆن هات بە مێشکتا یاخی ببی هەڵگەڕێیتەوە لە حکوومەت چێ تەشجیعی کردی لەسەرەوە چێ ئیلهامی پێبەخشیت ئەڵێ هیچ ئیلهامێک نییە بەڵام من بۆ خۆم لە کتێبە شەرعەکانە خوێندومە کە ئەگەر هاتوو حاکم شریعەتی ئیسلامی نەچەسپاند پێویستە یاخی ببی لێی هەڵگەڕێتەوە شۆڕشی بەرامبەر دروست بکەیت و ئەوەش بوو کە لە مێشکمە گەڵاڵە بوو خۆی گرتە بوو چونکە ئەوەی کە تایبەت بوو بە تەطبیقکردنی شریعەتەوە ئەمزانی کە حکوومەت وازی لێ هێناوە دادگا لێ پرسێ ئەڵێ تۆ پێ دوایە لە کاتێکا کە شریعەت تەطبیق نەکرێ ئەبێ شۆڕش بەرامبەر حاکم دروست بکرێ ئەڵە من ئەوەی کە ئەیزانم تەطبیقکردنی شریعەتی ئیسلام ئەرکی سەرشانی حکوومەتە واژ نازانم هیچ ئەگەر هاتو تەنفیزی نەکرد واژ نازانم هیچ قەیدێک هەبێ لە ڕێگای شۆڕش دروستکردن دژی ئەودا دوای لێ پرسێتەوە ئەڵێ کەوابوو هەموو کەسێک بۆی هەیە هەر غەڵەتێکی لە حاکمەوە بینی بۆ خۆی شۆڕشێکی ئەعلانکە ئەڵێ نا من ئەوەم نەوتەوە مەبەستیشم لەوە نییە چونکە من ئەڵێم بەدەقی عەرەبێکە وایە ئەڵێ الخروج واجب على الحاكم في حالة تعطيل الشريعة شۆڕش دروستکردن دژی حاکم پێویستە بێ فەرزە بێ لە کاتێکا کە شریعەتی خوایی پەکی بخرێ و تەنفیز نەکرێ هەروەها طبعا تەفسیلاتێکی زۆرە چەند لاپەڕەیە کە لە بەردەستما ئێستا کە بواری ئەوەنی هەمووی بخوێنینەوە بەڵام شتێکە کە تازە ئەکەوێتەوە بەردەست زۆر لەو چەواشەکاری عەلەمانیەکانمان بۆ ڕاستەکاتەوە کە پێیان وابوو ئەم شۆڕشانە هەمویان شۆڕشێکی قەومی بەحتن و دوور لە ئیسلام ئێستا بۆمان ڕوونەبێتەوە کە شخصیاتی کاریزمی بە قووەتی ئیسلامیانەی ئێمە ئەوانەی کە ئیسلام دای ڕشت بوون باپیرانی ئێمە هەموو جم و جوڵ و کارێکیان کە کردووە هیچ ئیشکالاتێکیان لە نێوانی ئەوەدا نەبینیوە کە ئیسلامەتیان وەکو دید و تێڕوانین و ڕێسا و ڕێباز و سیاسەت وەرگرتووە وەکو فکر و بنەمایەکی فکری گۆڕانکاری کۆمەڵ هەروەها وەکو پەرژینێکیش بۆ بەرگریکردن لە مافی کوردی مەزلوم لە بەردەستی ئیستعماری ئینگلیزیا بێ یاهی ئەرمەن و ئاسووریا بێ یاهی مستەفا کەمال و هاوبیرانی و ئەوەش پێویستە کە زیاتر لە ناخی ئێمەیە خۆی بگرێ بۆ ئەوی بە هەمان شێوە میلەتی ئێمە بمان ناسێتەوە بشزانێکە ڕزگاربوونی لە غەیری ئەهلی ئیسلام لە بەردەستی عەلەمانیەتی داماوی خۆفرۆشە نابێت کە ڕۆژ بە ڕۆژ مقدساتی ئەفرۆشێ لە نەتیجەشە کوردەکانی ژەبینەکە وەکو دەحلان هەموو شتێگە فرۆشن و فیشەکیش لە دوژمنانی ئیسلامەوە وەرەگرنەوە بۆ ئەوەی بینێنەوە بە ئیسلامە لەبەرەوە قسەکەی جەلال تاڵەبانی شتێکی زۆر غەریب نەبوو وەختێک کە تەیارەی ئەمریکاییەکان بۆمبەبارانی بیارە و ئەو برا بە ڕێزانەیە کرد لە بیارە لە 2003 لە مانگی سەی 2003 جەلال تاڵەبانی کە ئەیوت ئەمە یەکەم جارە ببینم تەیارەی دۆستم ئەدا لە دوژمنەکەم هەردووچی پێ عیبارەتێکی ڕاست و تەواوە چونکە ئەوانە دۆستی ئەون و ئەم خزمەتکاری فکر و نەخشە و پلانی ئەوانە و ئەوانەی لەو شاخ و چێوانەشن کە قورئانیان لەبەر کردووە هەندێکی ئەوانەی سیواکیان کردو بەبەر پشتێنەکانیانەوە قورئانیان لە جرفانی سەرسنگیانە داناوە ڕیشیان بۆ سنەتی پێغەمبەر هێشتۆتەوە عەلەیهی سەڵات وسەلام و چەکی جیهادیان کردوتەشان ئەشزانن کە ڕێ و ڕێبازیان چیە و دید و
بنەمای فکریان چیە چۆنم ئیسلامەتە دێنەوە ناو میلەتی خۆمان و ئازادکردنی ئەو گەلەش مستەحیلە لەسەر دەستی یەکێکی غەیری ئیسلامی بێ هەروەکو تاریخی 200 ساڵ تەماشاکەینەوە ئەم 200 ساڵی دوایی 100 ساڵی یەکەم چەند کاریگەرەکە لە بەردەستی شخصیاتی بەڕێزی وەکو بەدرخان و شێخ عوبەیدوڵڵای نەهری و ئەو بەڕێزانایە کە هەمیشە ناویان دێنین لە دوای ئەویشەوەی کە کەوتۆتە بەردەستی عەلەمانیەت چەند سەرسمی بە کورد داوە چەند سنوورەکانی بۆ دوژمنان پاراستووە چۆن جاشێتی کردووە و سواری دەبابەی داگیرکەرانی دوور و نزیک بووە بۆ فرۆشتنی هەموو بەهاو نەریتێکی پیرۆز و ڕێزداری میلەتی کورد خی گەورە ئێمەش ئەوەش بک بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی بۆ پەرژینی مافی کوردان و سەرکەوت و سەلامەتمان کە دید و تێڕوانینمان ڕوونتر کاتەوە بە دینەکەی خۆیمانەوە زیاتر بلکێنێ و هیدایەتمان بدا دڵ و دەروونمان بۆ خۆی بجۆشێنێ ڕاو تێڕوانینمان نزیک کاتەوە لە یەک و وزەمان بەگەڕخا لە یەک کاری ئیسلامیە کە ئومێد بەخش بێت دوای فەزلی ئەو ئومێدەوارم ئینشاءالله خوای گەورە ئێمەش و ئێوەش کاریگەرکە بۆ دینەکەی خۆی بۆ ڕزگارکردنی میلەتی خۆمان و حەسانە و ئازادکردنیشی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.